چی بوو من دەستکاریەکەم بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست نزیکەی 4 مانگە دادگای فیدراڵی بڕارێکی لەبارەی نادەستوری بوونی نەوتێرەمی کوردستان داوە بەڵام تاوکو ئێستا هەرێمی کوردستان و حکوومەت هەرێم و چوار سەرۆکایەتێکە و تەنانەت ئەنجومەنی دادوەری هەرێمی کوردستانیش ئەو بڕیارەی دادگای فیدراڵیان لە ڕێگەی بەیاننامە ڕەت کردوتەوە. لە بەرنامەی مرۆخ سەرەوە دەکەین دوای ئەو ماوەیە بۆچی تەنها بەیاننامە دەرکراوە لە هەرێمەوە بۆچی گفتوگویەکی جدی لەگەڵ بەغداد ناکات بۆ ئەو پرسە بکرێتەوە یەکلانەکردنەوەی ئەو پرسە کاریگەری چی دەبێت لەسەر داهاتووی هەرێمی کوردستان بەمیێن دەرێک لە بەڕێزان محمود ڕەزامین پەرلەمانتاری پێشووی عێراق هەروەها موحسین عوسمان پەرلەمانتاری پێشووی عێراق تاوتوێی ئەم پرسە دەکەین سوپاسی ئامادەبوونتان دەکەین بەخێربێ سوپاس بۆ ئامادەبوونتان کاک محمود دەکرد لە بەڕێستانەوە دەست پێ بکەین دەمێت سەرنجی بەڕێز بزانم نزیکەی 4 مانگە بڕیاری دادگای فیدراڵی لەبارەی نەوتەوە دەرچووە بۆچی تاکو ئێستا گفتوگویەکی زیدی نەکراوە هەر بە بەیاننامە باز لەوە دەکرێت کەوان پابەند نابن بە لێدوان و بەیاننامە ئەمە یەکێ لە مشکلە گەورەکانە لە ڕاستیە مشکلەیەکێ لە مشکلە ئەساسیەکانی بینی هەولێر و بەغامە بەسم حکوومەتی هەرێم و لەگەڵ حکوومەتی ئیتیحادیە وەیەکە لە جیاتی ئەوەی بڕۆن بە گفتوگۆ و کێشانە چارەسەرکەن هەردوو لە هەر خەریکی بەیان دەرکردن ئەمە یەکێ لە گرفتە گەورەکانەوە ئەم ئوسلوبە لە تعاملکردن لەگەڵ یەکتریا بەردەوام کێشەکان قوڵترە کاتەوە ناتوانن چارەسەری بکات مثلەن ئەگەر هەرێم ئەو هەم سەرۆکی حکوومەت چەند جارێک و توێتی سەرۆکی هەرێم و توێتی پەرلەمان ئەوە سوڵتەی قەزاییش لە 35 بەیانێکیان دەرکردوڵێن محکەمەی جارێک قەرارەکە نادەسووریە و ئەمیشەڵێ محکەمەی ئیتیحادیش بۆ خۆی نادەسووریە محکەمەی ئیتیحادی لانی کەمەوە ساڵێک و 3-4 مانگە قانونەکەی هەموار کراوەتەوە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقا دوو نوێنەری کوردیتیایەکیان پارتیەکیان یەکێتیە ئەگەر ئەو محکەمەیە نادەستوریە بۆچی دوو نوێنەری کوردیتیایەکە یەکیان پارتی یەکێکیان یەکێتی ئەگەر نادەستوری بوو بۆچی لە دوای هەموارکردنەوەی قانونەکە بۆچی نەچوون لە محکەمە ئیتیحادی تانی لێبن مادام ئەو فترێ هەمووی بێدەنگ بوون و محکەمە ئیتیحادی چەند جارێک قەراری دەکردەوە قەزانجی هەرێم کەس گلەی نەبووە بەڵام وەختێک کە بە تایبەتی لەسەر ئەم هینە ئەم بڕیارەی بۆ قانونی نەوت و غازی هەرێمی کوردستان دەری کردو کە بەتاڵی کردوێتەوە لەو کاتەوە گڕی گرتووە هەرێمی کوردستان من پێم وایە باشترین ڕێگە ئەوەیە کە لە ڕاستیە پەنا برێ بۆ گفتوگۆی جددی نەک بۆ بەیان دەرکردن و گفتوگەکانی جددی بن نەک ئەوەی وەکو سەردان ئەنێجار نوێنەی هینە وەفدی کوردستانە چێ بۆ بەغا چەند سەعاتێک لە بەغا مێنێتەوە گەڕێتەوە و ئێرە ئەمانە کێشەکان حەل ناکەن وەختی خۆی زۆر وتراوە کە لە ڕاستیە ئەبێ هەرێمی کوردستان دەستەیەکی وەکو دەستەکانی کە دەستەیەک دروست بکرێت کە ئیش و کاری بە تەنیا گفتوگۆ بێ لەگەڵ بەغایەوە ئەمە هەموو شارەزایی هەموو بوارەکانی تیابێ و کەیسەکان لە ئەوە ڕۆژی مشکلەکانەوە چۆن سەر هەڵەیە وەسایەخەکان لە بەردەستیانە بێ بۆ ئەوەی بتوانن تێبگەن ئەسڵی مشکلەکە چۆنەوە بە تەریقەی علمی و سیاسی ئەوانش بتوانن ینی بە سەلماندن و پێسەلماندن لەگەڵ بەغایە بگەنە نەتیجە هەموو جارێکی بەداخەوە وەفدەکان کە ئەڕۆن مستەوایان زۆر نزمترە لەوانێت لە بەغا لەگەڵیانە دانیشن ینی بەغا لە مستەوای بەرز و خەڵکی خەبیرن ینی وەزیری ئەوێ وەزیر وەکو وەزیرەکانی لە ئێمە دیە لە ڕاستیە و ئەندامانی وەفدەکان ئەوان خەڵکی هەموو پرۆفیشناڵن شارەزایی زۆریان هەیە لە بوارەکانی خۆیانە خەڵکی لە شارەزا لێرەوە ئەڕات دانیشتن دووسە مجاملەی یەکتریەکەن و ئەگەڕێنەوە کێشەکان حەل نابێت لەبەرەوە ئێمە قەیرانی زۆرمان هەیە یەکێک لەوانە نەبوونی دەستەیەکی دائیمیە کە بۆ ئەوی بتوانێت لەسەر هەموو بوارەکان لەگەڵ حکوومەتی ئیتیحادیا و دەستەیە بەکاربێنن بۆ هەموو گفتوگۆیەک جا و گفتوگوۆیە لەسەر کێشەی بینی هەرێم و بەغا لەسەر پێشمەرگە لەسەر بودجەیە لەسەر سنوورە لەسەر نەوت و غازە لەسەر هەموو ئەو کێشانێکە لەسەر هێنانی هێزی بێگانەیە بۆ ناو هەرێمەکەی خۆمان لەسەر هەموو ئەمانە ئەبێ دەستەیەکی شارەزامان هەوێت کە توانێت هەبێت لە هەموو ئەم بوارانەیە بچێت لەگەڵ بەغا گفتوگۆ بکات باش سوپاس دەکەم دەگەڕێم وڵات سەبارەت بۆی کە ئێستا پارتی دەڵێ دادگای فیدراڵی
نادەستوریە لەسەرەوە شەر قسەی زیاتر دەکەین کاگوسین جەناویشت بە خێربەی بە خێرش بێ بۆ کوردستان ممنون سپاس ماڵتانەوە سپاس دەمەوێت بۆچوونی بەڕەشی بزانم لەبارەی نەوت ئایا بۆچی نەتوانران نەوت وەکو دەرفەتێک بەکاربێنرێت بۆ خۆشگوزەرانی خەڵکی کوردستان سەلەبری خۆشگوزەرانی کێشەی موچەی دروست کردووە کێشەی کەمی خزمەت گوزاری هەروە کێشەی بڵێن تاگەڕەویشی دروست کرد لە کوردستان جگەلەوەی لەگەڵ بەغداش کێشە دروست بووە بۆچی نەتوانرا وەکو دەرفەتێک بەکاربێنرێت بەڵێ لەسەرەتا سوپاس بۆ ئێوە بۆ بینەری ئێوە ئێمە خۆمان دەزانین ڕۆژهەڵاتی ناوین پەیدابوونی چەمکی دەوڵات و پەیدابوونی چەمکی پارت بە شێوەیەکی تەندروست لە دایک نەبووە یعنی لە ئەوروپادا کە دەوڵەت دروست بوو دەوڵەت لە دوای وێزبالی 1948 کوتی هەر ئەتنیکێک بیتە دەوڵەتێک لێرە دەوڵەتێک هات ئەتنیکی خۆی پاراست کرد بە ناوی تۆرانیزم و بە ناوی عروبە ئەگەر تەماشا بکەین مەسەلەن لە هەندستان و ئەمریکا ئەتنیکی کە هاوبەش هات دەوڵەت ئەتنیکێک پەیدا کرد لە فەڕەنسا و بریتانیا و ئەڵمانیا ئەتنیک هەبوو دەوڵەت لەسەر دروست بوو بەس هەندستان و ئەمریکا ئەتنیک نەبوو دەوڵەت هات ئەتنیکێکی هاوبەش دروست کرد لێرە ئەوها دروست نەبووە دەوڵەت لەسەر بنەمایەکی هەڵە دروست بووە پارت لەسەر بنەمایەکی هەڵە دروست بووە هەموو چەمکەکان ئەوانەی کە لە دەرەوەی سنووری ئێمە هاتوونە ئەو چەمکانە لە کات و شوێنی هەڵەس ماملان لەگەڵ کردووە پارتی ئێمەش مەبەست نەوتەکەش لەسەر بنەمایەک دروست بوو یعنی نەوتی ئێمەش لەسەر بنەمایەک دروست نەبووە کێشیکردنەوە بکرێتن دەرچوونی نەوت و ئەو کوماڵگانە کە لەسەر سامانی سروشتی دەژین کە چه بەڵایەکە بۆ ئەو کوماڵگانە کە لەسەر سامانی سروشتی دەژین مەسەن تەماشای یابان بکەن کە ئەزمموی مێجی لە یابان ئەوانە گرنگی یابان لەسەر سامانی مرۆڤ بوو لەوێ پێشکەوتنی یابان لەسەر ئەو بوو کە مرۆڤ بوونە بەشێک لە سامان بەڵام لای ئێمە سامان سروشتی بێ بەشێک بوو سنترال بوونی یان تێگەیشتنی حزبەکانی کوردی بوو بەڕێوەبردننی کومەلگای ئێمەژی ئەم پارچەیە لە ڕێگەی نەوتەوە لە ڕێگەی داهاتەوە بەڵام لە ڕێگەی سامانی مرۆڤەوە ماملان لەگەڵ نەکراوە و هەمان کە پرسیارەکە محمودیشت کرد پەیدابوونی دەوڵەتی عێراقی لەسەر بنەمایەکی تەندروست نەبووە کێشەکانی مابینی کورد و بەغدا کێشەیەکی قوڵم کێشەیەکی ستروکتوریزم ئەم کێشانە تەنیان ئەوە نییە یعنی حتا ئێستا کورد لەگەڵ بەغدا وەک ئۆپۆزیسیۆن ڕەفتار دەکەن و هەمانش داژ بەغدا حتا ئێستا ڕەفتار لەگەڵ هەرێم دەکەن هەرێمە یان پارچەکە لە عێراق کەواتە کێسەکە قوڵترە لەوە کە ئەم حکومەتە ئەوها چارەسەر بێتن چکی نیاز پاکێک لە هەردوولان نییە لەبەر ئەوە کە نیاز پاکێک نەبێتن ئیتر پەنا بوو بەیان بە بەیان چارەسەر ناوێت بە قانون چارەسەر ناوێت چکە هەمیشە قانون دەتوانێت وەک لاسیکێک بین و ببەی دەتوانێت دەستوری وەک لاسیکێک بین و ببەی یعنی هەمان لەسەر مادەی 140 لەسەر کۆمەڵەشت هەیە بەڕاستی کێشەی ئێمە کێشەیەکی قۆڵە لەگەڵ بەغدا کێشەی ئێمە کێشەیەکی قۆڵە لەناو خودی حزبەکان لەناو خودی کومەڵگای کوردی کێشەکان لە مادەی 140 هێناوەتە سەر بڕێک پارە 200 ملیارێ کێشەی نەوت ئەوە خۆی دەسەڵاتدارانی هەرێمەوان نەکردووە کێشەکە لەو کێشانەوە هاتوتە سەر نەوت و بڵین ینی 200 ملیاروانە کێشە لە هاوبیل و قابل حتا ئێستا بە ئێکلا کێشە دروست نەبووە و هاشتیش بە ئێکلا دروست نابێتن دەبێت دوو لە ئامادە من شەڕ بکەن و دوو لە ئامادە من ینی چارەسەری ئاشتی بکەن ئەوەی لە هەرێمی کوردستان هەیە ئەکید هەرێمی کوردستان کۆمەڵە هەڵی گەورە هەیە لە بەغداژی هەمان شێوە کۆمەڵە هەڵی گەورە هەیە هەڵەکانی هەردوولاسین بۆنەکە هەڵی ینی مەسەلەن هەڵی گەورە لە 2005 حتا ئێستا دیوانی چاودێری مالی بەغدا و هەولێر نەدانیشتونە هەولێر قەرداری بەغدایە ئەم بەغدا قەرداری هەولێرە یعنی ئەوە نزیکی 16 ساڵە 17 ساڵە هەرێم پارە لە بەغداوەر دەگەێت بەڵام حتا ئێستا عەرب دەڵێن تەسفێت حسابات نەکراوە کێ قەرزاری کێیە و کۆمەڵەشت هەیە یعنی بەغدا ڕەفتار لەگەڵ ئێرە دەکەن وەکی چۆن پێش ئێستا ینی کاو بە سەدان ساڵە کورد و عەرب کێشیان هەیە زۆر جار بەداخەوە کێشەی ئێمە دەکەوێتە ناو کێشەی کورد و عەرب و ئەگەر ئێمە لە قوڵتر لەوە تەماشا بکەین لە سەردەمی ئەمەویەکان حتا 2003 ئەم دەبەرە سنە حکمی کردووە هەمیشە لە دەرەوەی کورد و شیعە و مەذهب ئەوەنەکە لە دەرەوەی شارەکان بوو لە دەرەوەی دیگەشتن لەبەر ئەوە کورد و شیعە حتا ئێستا فێر نەبووە حکومڕانی دەوڵەتداری بکەن سنە ئەزمونێکی درێژ هەبوو دەوڵەتداری هەر لە سەردەمی ئەمەویەکانەوە نەوتەکە پێ دوایە کاریگەری دەبێت لەسەر کوردستان يعني بۆتە باڵا نەوت يعني هەمیشە نەوت بۆ هەموو وڵاتێک باڵایە لەبەر ئەگە تەماشای ئیران بکەین هەموو ناوتی خۆی دەرنەهێنا ئەگە تەماشای نەرویج بکەی هەموو ناوتی خۆی دەرنەهێنەوە لەبەرەوە ئێمە لە جاتی ئەوە پابندی لەسەر نەوت بکەین پابندی لەسەر دروستکردنی کاراکتەر بکەین کاراکتەر تاکێکی تەندروست دروست بیت خێزانێکی تەندروست دروست بیتن کۆمەڵگایەکی تەندروست دروست بیت ئەو کاتە حزبێکی تەندروست لەوە بەرهەم دێت سەرۆکێکی تەندروست لەوە بەرهەم دێت سوپاس دەکەم لەگەر مولات کاک محمود سەبارەت بە دادگای فیدراڵی بڵێن دادگای فیدراڵی ئێستا پارتی زیاتر بڵێن دژایەتی دەکات لە کاتێکە باز دەکەێت کە بەرەکەوتنی بڵێن هەربوسی و پارتی و بڵێن سەدر
ئەم دادگای لە ساڵی ڕابردوو یاسەکەی تێپەڕێنرا پێ دوای ڕەتکردنەوەی ئەم دادگای هیچ لە بارۆخە دەگۆڕێت یاخود کێشەکان زیاتر بڵێن قوڵ دەکاتەوە؟ نا بە تاکید قوڵ یەکاتەوە بەردەوام بەغات و ڕابێ ینی ئێمە تەجوبەی ڕفراندۆمان هەیە ینی لە پێشەوە تەمای ینی مژدایانەدا من لە بیرمە ئاخر کۆنگرێ ڕۆژنامە نووسی ئەو کاتەی سەرۆکی هەرێم لیان پرسی دەوڵەت کەی دروستە بێوتی وڵا لە ڕاستیە دوای ئیعلانی نەتائیجی ترەوە دەوڵەتی کوردیە وەڵام دوایی محکمەی ئیتیحادی ڕفراندۆمەکەی بەتاڵ کردو و کەس قسەی نەکرد و هەر داوای حیواریان نەکرد لە جاتی ئەوەی وەکەوەی ئێستا بڵێن ئەڵێن ئەم دادگایەکی نادەستویە و کاتەنیان دادگایەکی نادەستوی بەس بۆچی ڕفراندۆم لەسەر ڕفراندۆمەکە قسەیان نەکرد ڕازی بوون بە هەڵوەشانەوەی لە دادگای فیدراڵی بەس بە نەوتەکە رازی لەبەر ئەوەی لە ڕاستیە نەخاک و نەخەڵک لە لای ئەم دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان ئەهمیەتی نییە تەنیا ئەو سەرچاوانەی پارە پێیاکەن ئێستش گەورەترین سەرچاوە کە پاریان بۆ دابینەکە نەوتە لەبەر ئەوە شەڕ لەسەر پارەکەن لەسەر کەرامەتی ئینسان شەڕەکەن لەسەر نیشتیمان شەڕەکەن و لەسەر گەلی شەڕەکەن لەبەرەوەی ئێستا هینەکە هاتوۆتە سەر ئەوەی کە ئەم نەوتە بە تەنیا هەرخۆیان دەوڵەمەند ناکات لە ڕێگەی ئەم نەوتەیەوە توانیویانە دەسەڵاتی هینیانی دەسەڵاتێکی شوبە دیکتاتۆریانە هینکەن ینی هەموو مشەمەعی پێ کۆنتترۆلکەن موچەی هەموو خەڵکیان خستۆتە دەستی خۆیان لە ڕێگەی ئەم پارەوە لە نەوتەوە دەستیانەکەوێت دەستگای سەر کوردکرد زیاد دەکەن بەردەوام خۆیان خەڵکی سیاسی پێەکەڕن لەم حیزب و لەو حیزب بە پارەی نەوت خەڵکی سیاسیەکەڕن لە هەڵبژاردنەکانە بە پارەی نەوت تەزویرەکەن خەڵک بە وژدانی خەڵگەکڕن بۆ تەزویر و بۆ گۆڕینی وەلا ئەوانە لەبەر ئەوە ئەگەر ئەم سەرچاوی داهاتیان نمێنێ لە ڕاستیە تەسەوریان وایە خۆیان تەسەوریان وایەوە بە تەحلیلی شەروایە لە ڕاستیە ئەگەر ئەو داهاتیان بەدەستەوە نمێنێ وردەوردا پوچێنەوە بۆ ئەوەی ئەو داهاتە لە دەستنێن شەڕ لەسەر داهاتەکە نەژنا هەموو کوردستانیش بدۆڕێنن ئەوان پێیان وایە پارەکان هەبێتوانن بمێنەوە بەڵام ئەگەر پارەکان لە دەستدا ناتوانن بمێنەوە لەبەر ئەوە بە تەنیا شەڕ لەسەر پارەکەن لە لەسەر کەرامەتی ئینسانی کاک موحسین و پارەکە بۆ خەڵک نییە بڵێنەوە پارێک لەسەر دەکەن نەخێر پارەکە معلومە ینی پارەی نەوت معلومە ینی عقودی نەوتیەکانیان لە 1970 ئەچێ بۆ کۆمپانیای دەرهێنانی نەوت و کۆمپانیا خەدەمیانەی کە هی خۆیانن لە ساب بیستی ئەمێنێتەوە بۆ حکوومەتی هەرێم تقریبا خوان دەڵێن لە 1950 بۆ خەرجی و تێچوونە دەڵێن لە 1940 ئێستر حسابی خۆیان هەتاوەکو ئێستا هەتاوەکو ئێستا ژمارەیەکی متمانە پێکراو نییە لەسەر مەلەفی نەوت ئەوەشی دیلۆت ئەڵێ متمانە پێکراو نییە ئەوەی کاربەدەستانی هەرێم ئێڵێن متمانە پێکراو نییە وە خەڵکی کوردستان گومانی لە هەموو قسەیەکی دەسەڵاتدارانی هەرێم هەیە نەک بە تەنیا لەسەر دۆسەی نەوت لەبەر ئەوە دۆسەی نەوت دۆسەیەشی ئەوەنە تاریکیانراوە کەس بڕوا من پێم وایە مەکتەبی سیاسەکانی خۆشیان بڕوا بە قسەکانیان ناکەن چکە ئەوە زانیارەکان لە لای ئەوانیشنی لەبەر ئەوە هەرچیەک ئەڵێن لەسەر ئەوە معلوم نییە تۆ چەند ئەفرۆشێ بەچی ئەفرۆشێ بە چەندی ئەفرۆشێ چۆنی ئەهێنێتەوە چۆنی ئەگۆڕێتەوە بە دینارکە ئەیاتەوە بە موچەی خەڵک هەموو ئەمانە لینن لە تاریکێنراون نەخەڵک ئەزانێ دەستگای چاودێری دارایی ئەزانێ نە دەستگای نەزاهەی هەرێمی کوردستان ئەزانێ و نە پەرلەمانی کوردستان و لیژنە تایبەتەکان مختصەکانی پەرلەمانی کوردستان ئەگەیان لەم دۆسیانە هەیە لەبەر ئەوە هەموو ژمارەیە کە حکوومەت ئێڵێ من بەش بە حاڵی خۆ بە دڵنیام سەدان هەزاری وەکو من متمانە بەو ژمارانە ناکەن کە حکوومەت ئیعلانیەکە باشە بەس لەبەرەوە وەکو وتم بەلەفەکە بە کامیلی تاریخیانراوە وە کامیلی لە 100% ئەمە لەفە تاریکە چۆن متمانەکەی لەمە ڕوونیش نابێتەوە لە کوردستان ڕوون نابێتەوە وڵەن چارەسەرێکی لە ناوخۆەوە دۆزرێتەوە چارەسەر بە تەنیا ئەوەیە کە هەموو هێزەکانی کە لە دەوری یەکتری کۆبوونەوە بەدیل دروست بێ ینی من زۆرم وتووە ئەم دەسەڵاتە چاک ناکرێت لەناغە دەرچووە ئللا ئەبێ بەدیل انقلاب ناکرێت لەبەر ئەوەی یەکەم جێشی نظامیمان نییە دۆمە و جێشێشی هەیە هی حیزبەکانن لەم لا هی یەکێتی و لەولاشی پارتیە لەبەرەوە نە انقلاب و پێەکرێت نە ئەتوانی ئەم نظامە سیاسیە چاک بکەی ئللا ئەوە تاکە ڕێگەیە کە ماوە لە بەردەمی حیزبەکانی کەیا لە بەردەمی خەڵکی کوردستانە دروستکردنی بەدیلێکە بۆ ئەمانە تەرحی بەدیلیان هەبێ
ڕویای نوێ تەرح بکەن لەسەر ئاستی هەرێمی کوردستان لەسەر ئاسی عێراق لەسەر ئاسی علااقاتی ناوچەکە لەسەر سیاسەتی نەوت لەسەر ئەو کەرتانێک کە شێوێنراون سەحەڵ هەیە تربیەت هەیە خوێندنی باڵات هەیە هەموو ئەمانە شێوێنراون بەسەریەکە لەبەر ئەوە ئەبێ هێزێکی بەدیل دروست بێت کە بە هەموو هێزەکانی کەون هەموو هێزە کۆمەڵایەتی و سیاسەکان بە یەکەوە کۆبنەوە جاتوان بەدیلێک دروستکەن و تەرحی بەدیلیشان هەبێ بۆ هەموو کایەکانی ژیان. سوپاس دەکەم کاک موسین سەبارەت بە هەرێم یعنی زۆر جار بازەوە کە مافی خۆیەتی نەوت بفرۆشێت و بڵێن هەناردەشی بکات مەسلەی فیدراڵێت چۆنە لە وڵاتانی تریش خۆت لە ئەڵمانیا دەژی لێ فیدراڵێتەکە چۆنە هەرێمەکان چۆن مامەڵیان حکوومەتی بڵێن فیدراڵی چۆن مامەڵە لەگەڵ هەرێمەکاندا دەکات یعنی ئێمە دەزانین ئەوروپا و ڕۆژهەڵات دو کولتوری زۆر جیاوازن یعنی ئەوروپا هەر لە کەوتنی قوستانتینیە و کە میکاڤیلی 1513 کە کتێبی میری نووسی و حتا 500 ساڵ کومەلە ریفۆرم و شۆڕەش لە ئەوروپا کراون لەوێ تاکێک و خێزانێک و کومەلگایەکی تەندروست دروست بووە لەوێ هەر بوونەوەرێک لەو کومەلگا دەرچێت بوونەوەرێکی تەندروست دەبی لای ئێمە هیچ لای ئێمە لە دەرەوەی دوو کودەتا هەیە لە ڕۆژهەڵاتی ناوین کودەتایەکی سەربازی کودەتایەکی تەکنۆلۆژیا کە وای کردووە کارکتەرێکی ناتەندروست لە ڕۆژهەڵاتی ناوین ڕۆ دروست بێتە وەکو فیدراڵێت لەوێ چۆن لە فدرالیەت لەوێ ژێ لە هەموو چەمکەکانی تر بە تەندروستیە یعنی دیموکراتیەت و فدرالیەت و پارلەمان لەوێ فدرالیەت ئەکی سنترالێک هەیە سنوور و داهات و کۆمەڵەشتن هەموو گرێدای سنترالن فدرالیەت لە سنووری خۆیدا سنووری خۆی ئەوە هەکێ بەڵام ئێرە لێرە گوتمان چە مادام هیچ چەمکێک بە تەواوی نەهاتووە ئەوەی کە کورد ئێستا دەکات زۆر لە فدرالیەت گەورەترە چونکی ناوتە سنوورن کۆمەڵەشتن ئەوە بەستراون بە ناوان بە سنوور بەڵام چونکە گوتم لێرە هیچ شتێک بە تەندروست نەبووە بوو نمونە محمود باسی ڕێفراندۆمی کرد تورکیا ئەوە زیاتر لە 20 ساڵە هەوڵ دەدوستانەوە یەکێتی ئەوروپا بەڵام ناوەندێکی وەک ئامەد هیچ پرۆژەیەک نییە ئەگەر تورکیا بتانەوە یەکێتی ئەوروپا بوو کورد چەند باشە چەند خراپە هیچ پرۆژێکی نووسینە بدەتە دۆستەکانی کورد لە ئەوروپا بڵێتن ئەگەر تورکیا بتانەوە یەکێتی ئەوروپا بوو کورد باشە بە هەمان شێوە ڕێفراندۆم کە کرا ئەوانەیە لەگەڵ ڕێفراندۆم و ئەوانەیە دیژی ڕێفراندۆم کەس لەوانە پرۆژەیەک نییە پێشکەش کردبیتن بە تێگەشتیم دوای ئەحمەدی خانی کورد پرۆژەی نەبووە کورد زیاتر شتی زارەکی کردووە لەبەرەوە ئێمەکە تەماشا بکەین ئێستا ئێمە لە قۆناغێکی پێداڵێن دوای کۆڕۆنا قۆناغێکی دو لەوانە بڵێن دوای شەڕی ئوکراینە و رووسیا ئەمە هەموو کارتێکدن دەبی لەو دەبەرە وەک محمود باسی بەدیلی کرد ئێمە دەزانین 2008 کە ئەزمەیەکی سەرماداری جیهان دروست بوو لاوااسترین حەلقە ئەم دەبەرە بوو بەهاری عەربی 2011 دروست کە بەڵام بەهاری عەربی لە دەرەوە شتێک هات دروستی کرد بنەمای کومەڵگە دروست نەبوو لەبەر ئەوە زۆر کومەڵ وڵاتەکانی عەربی گۆڕانکاری دروست بوو بەڵام بەدیلەکە باشتر نەبوو لەوی ئەسڵ چون کومەڵگە نەگۆڕابوو یعنی ئێستا تێکستی کومەڵگای کوردی ئۆپۆزیسیۆن بینی ئاندەسەڵات بین لە هەمان تێکس دەردەکەوێتن ئێمە مادام لەسەر تاکمان ئیش نەکردووە مادام کورد هیچ مێتۆدێک نییە بۆ ئیشکردن کەواتە لەسەر فعل و ڕەتفعل هەیە مەسەڵەن کە گۆڕان دروست بوو کەلانیتۆ دروست بوو پرۆژێک نەبوو زیاتر و کار و کاردانەوە هەبوو یعنی ئەگەر ئێمە تەماشا بکەین لە ئەوروپادا کۆمەڵە حەلقات هەبوون یعنی مەدرسەی فڕانکفورت لە ساڵی 23 کە دروست بوو لە هەموو بوارەکانەوە لە ڕووی تیۆریەوە شیکردنەوەیەکیان کرد کە کۆمەڵگا چوون پێش بکەویتن کە کارکتەر چوون پێش بکەویتن بەڵام لای ئێمە مەسەلەن تەماشا بکەین ڕەوشی تورک زۆر خراپە ڕەوشی عەرەب زۆر خراپە ڕەوشی فارس زۆر خراپە ئەوانە مێترۆپۆلیان هەیە ئەوانە دەوڵەت و ئیمپراتۆریەتان هەیە هەبوو ئەوانە ئەزمونێکی درێژیان هەیە بەڵام ئەوان لە ئەزمە دەژین کورد ناتوانیتن ئێستا لە گوندێک دەژین ناکرێت کورد لە ڕیتمی دەرەوەی ئەو گوندە بتوانێت پێش بکەویتە بەس بۆ پەیوەندی لەگەڵ عێراق ئێستاوە باشە هەرێمی کوردستان پەیوەندێکی باشی هەبێت لەگەڵ بەغداد و ناکۆک نەبێت لەگەڵەوەی کە پەیوەندی هەبێت لەگەڵ وڵاتانی دراوسێ بڵێن ناهاوسەنگێکی تێپڕاندن هەبێت لە پەیوەندی لەگەڵ وڵاتانی دراوسێ بۆ کورد بۆ مافەکانی بۆ چارەسەری نەوتە بڵێن مافەکانی ترە کاک حەکیم ئێمە دەزانین ینی کورد زیاتر خەڵکی لە دەوڵەتی دەرەوە زیاتر پەیوەندی لەگەڵ دەوڵەتی دەرەوە باشترە لەگەڵ بەغدا لە ڕووی ئینەتەوە بەڵام ئەمە زیانی لێداوە ئەکید ئێستا ئەو ڕەوشەیە ئێستا هەیە زیان لێداوە مەسەڵەن کێشەی ئێمە زۆر قوڵترە لەوە دروستبین ئەو چوار دەوڵەتێک کە کوردستان داگیر کردووە نزیکی 100 ساڵ دەبێت هیچ حکمڕانێک هاتیە نە ڕاست نە چەپ نەهاتیە مافی کورد دەتێ کەواتە کێشەی ئێمە بەستراوە نیە بە سەنترالێک بە خێزانێک بە کەسێک کێشەی ئێمە بەستراوە بە عەقلێک بە کولتوری بە سیستەمێک کە چۆن ئەوانە بەرهەم دێنن بۆ باشووری کوردستان چارەسەرەکە لەگەڵ بەغداد ڕێک بکەوێت یاخود دوورکەوتنەوەی زیاتر یعنی ئەکید هەمیشە ڕێککەوتن هەمیشە ڕێککەوتن شتێکی باشە و هەمیشە خاڵی هەباش بەکاربیین شتێکی باشە لە ڕووی سایکۆلۆژیەوە دەڵێن
فرۆید وە دەڵێتن دەڵێت هەموو مرۆڤاتی خەبات دەکات ئەو پارچەی کە لە ئادەم جیا بووە بە ناوی حەوا مرۆڤاتی هەوڵ دەدات ئەو پارچە بگەڕێتەوە کەوات مەبەستم لێرە چیە مەبەستم یەکگرتنە لە جیاتی پەرتەوازی هەمیشە یەکگرتن باشترە بەڵام یەکگرتنیشی بنەمایەک دەبێت هەرکە تەماشای هیندستان بکەن بە سەدان مەذهب و ئاین و نەتەوانە لەوێ شەڕ ناکەن بەڵام شیعە و سونە ئەوە 1400 ساڵە شەڕی ساڵ و گەرم دەکەن سپاس دەکەم دەگرم وڵات کاک محمود سەبارەت بە بڕیارەکەی دادگای فیدراڵی دەکرێت بکرێتە دەرفەتێک بۆ ڕاستکردنەوەی کەرتی نەوتیێرێ یاخود هەرێم ئێستا بژاردەی لە بەردەمناچیە بۆ نەوتەکە ئەوە بەردەوام بێت بڵێ هەنێ بە ئیجازەی کاک محسین هەنێ جارێت پەروەردەکردنی تاک لە ئەوروپاشە لە ڕاستیە تاک لە پێشەوە پەروەردە نەکراندا ئەنجا دەوڵەت دروستکەن دەوڵەت دروست بوو دەوڵەت تاکی پەروەردە کرد ینی لە عملیەکەش لە ئەوروپا هەروە بوو ئێستا ئەو تاکە وشیارێکی لە ئەوروپا هەیە نخبە دروستی کردووە لە ڕاستیە لێرەشە بێ نخبە دروستی کە هیچنا چێ بچێت لە خوارەوە مناڵ پەروەردەکار لە ناو خێزانە ئەوە ئیشی دەوڵەتە لە ڕاستیە دروستکردنی تاک وەکو تاک ینی ئەوەی کە کاک محسین وتی ئێستا نەک لە یابان لە هەموو دنیاە ئینسان سەرمایەیە ئینسان ئەتوانێت پارە پێیا بکە نەک پارە ئینسان دروست بکە لەبەر ئەوە مهمترین شت سەرمایە ئینسانە لە ڕاستیە لێرە ئینسان کراوە بە قوربانی دار و بەرد و دیوار و پارە و نەوتوەوانە ئەوە یەک دووەم ئەو پرسیارێکە لە کاک محسینت کرد ینی ئێمە لە سەردەمی بەعسا لە هەفتایە بەیانی 11 ئازارمان هەیە کۆمەڵێ شتی زۆر ناویتایە و ئەوەی کە لە دەستوری عێراق و لە دوای ڕوخانی ڕژێمەوە دەستمان کەوتووە زۆر لەوە نایابترا ئێمە لە عێراقات دەستکەوتمان هەیە بەڵام کوردی پارچەکانی کە اعتراف لە تورکیا لە سووریا اعترافیان پێەکەن و لە تورکیا اعتراف بە وجودی نەتەوەیەک ناکەن کە کورد بێ لە ئێرانیش ئەزانین کە ناڵن بە زمانی خۆشیان بخوێنن لە ڕاستیە لەبەر ئەوە شتێکی زۆر عجایبە کوردی ئەم پارچەیە بڕوا بۆ تێکدانی عێراق لەگەڵ ئەوانەیە کە لە وڵاتەکانی خۆیانە دژمنایەتی میلەتەکەی ئێمە ئەکەن بڕۆن لەگەڵ ئەوانەیە دەستێک کەڵاو بکەن ئەمە شتێکی زۆر عجایبە سەبارەت بە بەدیلیش لە ڕاستیە بەدیل ئەبێ هەر لە هینا دروست کرێ ینی ئەمە چاوەڕێ بەدیل ناکەین تاوەکو مناڵەکانمان پێ بگەێنین ببێ بە ئینسانێکی ساڵح و دوایی بێ ئەو حکم بگرێتە دەست و ئەمە نابێت ئەم عملیە نابێت عملیەکە بێ عکس کرێتەوە ئەویش ئەوەیە کە نخبەی ناڕازی هەمویان یەک بگرن بەدیلێک دروستکەن بۆ بوونی پرۆژە لە ڕاستیا گۆڕان پرۆژەی هەبوو ئێستش پرۆژەکەی گۆڕان هیچ بەدیلێکی نییە لەسەر هەستی هەرێمی کوردستان بەدیلی پرۆژەی گۆڕان نییە ئەوەی کە نووسراوەتەوە لە ناو لە دوتوی کتێبە ئەوی سەرەتامە بەس ئەوەی لە سەرەتایە بەڵێ ئەمەی کە ئێستا ئێمە پرۆژەی گۆڕان هەیە بەڵام خۆی ئەوەی کە سەری لێ تێکچووە گۆڕانی تەنزیمە گۆڕانی حیزبە بەڵام پرۆژەکەی گۆڕان بە زیونی ماوەتەوە گۆڕانیش نەبێهێزی کە ئەتوانێت بڕات ئەو پرۆژەیە جێبە بکە سەبارەت بە بڕیارەکەی محکەمەی ئیتیحادی دەکرێت بکرێتە دەواازەیە بۆ ڕاستکردنەوەی کەرتی نەوتیێرە ئێمە کەرتینەوت بە ئێمە هی ناکرێت عەقدەکانی کە حکوومەتی هەرێم کردوێتی من جاری پێشوتم 57 عەقدە ئێستا هینەکی وەزارەتی سامانە سروشتەکان خۆیم لە بەردەسا بوو لە ماڵەوە چاو پێخشانەوە 59 عەقدە لەگەڵ 22 شەریکاتی ئەجنەبی کردویانە 59 عەقدە لە ڕاستی ئەم عەقدانە عەقدی زۆر هینن یعنی زۆر زاڵمانن بە نیسبەت میلەتەکەی ئێمەوە زۆر زاڵمانن دەستکەوتی ئەو بەشی زۆری ئەڕوا بۆ کۆمپانیەکانی نەوت بۆ تورکیا و بۆ کاربەدەستانی هەرێم و ئەو کۆمپانیا وەهمیانەی دروستیان کردوون لە ڕاستیە بەشێکی زۆر کەمی لەو لە سا 20 کە بۆ میلەت ئەمێنێتەوە لەوەش گەندەڵیە ئەکرێ ئەنجا باقیەکەی ئەگامە میلەت لەبەر ئەوە ئەمانە بە خۆمان ڕاست ناکرێتەوە تەنیا حکوومەتی ئیتیحادی ئەتوانێت ئەو عەقدانەیە کاوە وەزارەتی نەوت ئیعلانی کردووە کە ئێمە ئەو عەقدانە ئەکەین وە لە میدیای عەرەبیشە لە ناو گروپە عەرەبیەکانە گروپی حیوارات و ئەوانە لە ڕاستیە لەسەر ئەم بەیانەی دەسەڵاتی قەزایی بەڕێوەبەراتی نووسینگەی سەرۆک ئەنجومەنی دادوەری لەسەر ئەمە تووڕەبوونێکی زۆر هەیە و ئەوان عێراقیەکان سەرڕای ئەو هەموو خلافەی لە بینیانە هەیە محکەمەی ئیتیحادی کە بڕیارێکە داکەوە هەمووی ئیلتزامی پێوەکە ئەوان پێیان وایە کە لە عێراقات تەنیا شتێکما بێتەوە سوڵتەی قەزاییە کە گوێی لێ بگیرێ ئەگەر سوڵتەی قەزاییش بشکێنی ئیتر عێراق بە کاملی ئەکەوێ
و ئەوان پێیان وایە ئێستا حملەیەک هەیە لەسەر شکاندنی محکەمەی ئیتیحادی و سوڵتەی قەزایی عێراقی بۆ ئەوەی عێراق بە کامیلی بڕوخێنن ئەوان پێیان وایە هەرێم بەشدارە لەم هینەیە لەم حملەیە لە دژی عێراق بۆ تێکدانی عێراق بۆ ئەوەی سوڵتەی قەزایی عێراقیش ئەزانین سوڵتەی تەنفیزی چەند فاسیدە حتا سوڵتەی تەشریعی فەسادێکی زۆر لەناو سوڵتەی تەشریعی هەیە لەناو حکوومەتە محەلیەکانە فەساد گەیشتوتە هێنا ینی تەپڵی سەر ئەوەی ماوەتەوە سوڵتەی قەزاییە کە بتوانێت تەوازن ڕاگرێت ئەوان پێیان وایە کە ئەم حملەیە هەرێم بە تایبەتی ئەم حملەیە هەرێم پارتیە ئەڵێ هینە محکمەی ئیتیحادی نادەستوریە قەرارەکەی محکمەی ئیتیحادی نادەستوریە ئێمە ئیلتیزامی پێوە ناکەین ئێمە واکەین ئێمە واکەین هەرێم هیچ وەرەقەیەکی زەختی بەدەستەوە نییە هەموو هەڕەشاناکە کارتی نییە هیچ کاتێکی بەدەستەوە نییە ڤیددیۆیەکی تورکی بڵاو بۆتەوە لەم ڕۆژانەیە بە سەرۆکی پارتی و پارتیەکان گوێ لەو ڤیددیۆیە بگرن بزانە تورکەکان چۆن ڕۆحیان دەرهێناوە باشە ئەنجا ئەچن پێشجێشی تورکی ئەکەونەی هێنن بۆ سەر وڵات بۆ سەر هەرێمەکەی خۆمان بۆ ناو عێراق بۆ تێکدانی وەزعی عێراق و هەرێم لەبەرەوە لە ڕاستیە خەڵکی هەرێمیش ناڕازیە بە مۆزەی کە ئێستاتیاتی چێژای خەڵکی عێراق لەبەرەوە ئەو هینە ئەو تەعنوتە بەرامبەر محکمەی ئیتیحادی و بڕیارەکانی محکمەی ئیتیحادی چارەنووسی ڕێفراندۆم بەچوە گەیشت ئەم لودبەرزەی ئێستش هەر بەوێگات باش و لە نهایەتە یا ئەوەتانێ باشترین شت ئەوەیە کە پەلە بکەین ڕێبکەوی لەگەڵ بەغایە ئەجنا ئەگەر بەغا بە زۆری محکمەی ئیتیحادی و بە زۆری قانون و ئەوانە ئەو مەلەفەمان لە دەست دەربێنێ زەرەرێکی گەوراکێت بەڵام ئێستا ئەتوانین ڕێکەوین لە هەردوو لامان هەرێم و بەغا ئەتوانن ڕێکەون لەسەر کۆمەڵی مەبادی و لە ڕێژکەون لەسەر تەشیعکردنی قانونی نەوت و غاز لە پەرلەمانی عێراق. سوپاس دەکەم کاک موحسین سەبارەت بە بڵین ناکۆکی لایەنەکان ئێستا لایەنە کوردیەکان پارتی ویکێتی لە بەغداد ڕۆشتون دابەش بوون بەسەر لایەنەکانی تریش بڵێن هەرێکان بەرەو ئاراستەیەکی بڵین جیاواز ئەم یەکگرتوویە گەرگەندەڵی هەبێ لە کوردستان دروست دەبێت ناشەفافیەت هەبێت لە نەوت لە داهاتەکان نەعادالەتی هەبێت ئەو یەکگرتوویە دروست دەبێت یعنی بە تاسیری من هەر ڕووداوێک هەبیتن و هەر شتێک هەبیتن ڕەگێک هەیە پاشخوانێک هەیە کە لەسەر دروست بووە بە تێگەشتنی من ئەگەر کورد لە جیاتی ساڵی 2003 ڕاپەڕینی کردبووە ئەنجامێکی زۆر باشتر دەبوو 2001 کۆمەڵات پەنجەرە و دەرگا و کەنان نەکرا بەرەگەی تەکنۆلۆژیا کە خەڵک زیاتر شت ببینیتن ئێمە هەمومان زۆر بە عاتیفە پێشوازی حزبەکانی کوردیمان کرد وێنەیەکی زۆر گەورەمان هەبوو خۆمان وێنەیەکی گەورەمان دروست کرد بوو خوێندنەوەی ئێمە بۆ حزبەکانی کوردی هەموو ئەوانە سپینە سەدام هەموو ڕەشە خوێندنەوەی ئێمە خوێندنەوەیکی هەڵە بۆ بێژگێکی حزبەکان چەند هەڵەیان کرد ئەوی تر من لەوە باسم کرد یعنی هەمیشە ڕێککەوتن لەگەڵ بەغدا چونکی ئێمە هیچ نەبیتن بەغدا دەستورێک دانا کە مافی کورد لەناو ئەو دەستورەدا هەیە چارەنووسی ملەتی کورد لە بەغدایە حتا ئەو کاتێکە کورد گەیتە ئاسی کە دەوڵەتی دروست کرد مادام کورد دەوڵەتی نەدەبێت لەگەڵ بەغدا ڕێککەویتن بەڵام ئێمە پێش ئەوە لەگەڵ بەغدا ڕێککەوین دەبێت ناو ماڵی کورد ئەو پەرتەوازەی هەیە ئەو پەرتەوازەی کە لەناو حزبدا هەیە نەک بەس لەناو ماڵی کووردا لەناو خودی حزبەکاندا هەیە لەناو یەکێتی و لەناو گۆڕان لەناو پارتی هەموو حزبەکاندا پەرتەوازیەک هەیە و پەرتەوازی لەناو حزبەکانی لەناو ماڵی کوردیدا بەگشتی باش بەس ئەوەی کە تایبەتە بە نێوانی حیزبەکان ئەگەر گەندەڵی هەبێ نەعادالەتی هەبێ ئەو ناشەفافیەتە هەبێ ئەوە کاری پەرتەوازەیەکی جات پەیوەندی میلەت لەگەڵ دەسەڵات چ حیزبەکانیان خۆیاندانی کاک حەکیم گەندەلی لە فکر دەست پێ دەکات کە ئینسان لە بواری مێشکەوە گەندەڵ ئەو جا دێتە خواری هەمیشە لە مێشکدا گەندەڵی دروست دەبێتن ئێمە لەسەرەوە بەزمەتەسی دەزانی ئەو گەندەڵێکی ئێستا لە کوردستان هەیە مەترسیە لەسەر هەرێمی کوردستان وەک نەخۆشی پەنجە شێرە بۆ ملەتی کورد وەک شێر پەنجە بینە پەنجە شێر وەک شێر پەنجەوەیە بەداخەوە حتا ئێستا نەدەست هەڵات بە تەندروستیە ماملەی کردووە نە ئۆپۆزیسیۆنێک پەیدا بووە لەو ئاستەبی نەفەسێکی درێژ هەبیتن بتوانیتن جەماوارێکی ڕاستەقینە پەیدا بکەن یعنی کێشەی ئێمە هەم لە دەست هەڵاتدا هەیە کێشەی ئێمە هەم لە ئەزموندا هەیە چ بینێ ئۆپۆزیسیۆندا هەیە چونکی ئێمە لە کۆمەڵگایەک دروست بووینە ئەو کۆمەڵگا خۆی تەندروست نەبووە یان ئەگە تەماشای حرەکەی کوردی بکەن لە شێخ محمود حتا مەڵە مستەفا 100 ساڵی حرەکەی کوردی لەسەر دەستی شێخ و بەگ و ئاغا برووە دەرئەنجامی 100 ساڵی حرەکەی دەرەبەگاتی دەتوانیتن ئەم ڕەوشە بەران بێتن کە ئێستا هەیە ئەوەندە حەزی ئێمەنە ئێستا کاتماوە بۆەوەی کە لایەنەکان بتوانن ڕێک بکەون لەگەڵ بەغدا بۆ چوونی بە ڕێزت بە تایبەتی لەسەر نەوت کە ئێستا لە نێو پارتی ویکێتی شەر ناکۆکیە لەسەر نەوت
ئەڵمانەکان قسەیەکە دەڵێتن هیچ جارێک دەنێک نییە ئەگەر یەک ڕۆژت لە تەمەند مابیت لە سەرەتا دەست بە ژیان بکە ئێمە دەبێت یەکەم ئێستا لە کوردستان کارلەکان نەترازاوە چوانێک ئەو کاک محەممەد دەڵێنێک پیان وایە کە سیستەمار دەبێت لا ببرێ کەڵکی چاکردنی نەماوەجات چ بۆ ناوخۆ بێت چ لەگەڵ بەغدا ئەبخۆ ئەگە تەماشای عێراق بەگشتی بکەیت دەبێت لە ئەلتەرناتیڤێک بۆ عێراق بگەشتی بگەڕێت چونکە من لە سەرەتاژیم گوتی ڕاستپاردەکانی ڤێزڤالی 1940 گوتی هەر نەتەوەیەک بنە دەوڵەتێک عەرەب نەتەوەیەک بنە 22 دەوڵەت کەواتە بنەماکە هەڵەیە کە بنەماکە هەڵە بیت دەرەنجامێکی هەڵە ناوێنیتن دوای ئەوە کوردیش زۆر پێویست بە مراجعەتی هەموو چەمکەکانە بژیت ناوبڕێکمێ دەگەرم وڵات بەڵە بینێرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕێنی وڵات تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەفتانە و مانگانان و پڕە لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە بۆ هەمومان هەیە ئۆڤێرە بەهێزترین موبەریدەی پلاستیک دیزاینێکی نێوتوانەیەکی بێوێنە لە پاڵنانی هەوە فلتەرێکی ئەستۆری ئۆرجینەڵ کەمترین دەنگی هەیە و دەگرمانە ماتۆری ماگنێتی تۆربۆیە و 100 پلەی خێرایی هەیە و بە 2 ئەمپێر کارە بەکار دەکات دەبڵ واتەر پەمپە بۆری و پلاستیکەکەی ڕیسایکلین نییە و بەرگەی پەستانی زۆر و ساردی و گەرمی دەگرێت شاشە و کۆنتڕۆڵی هەیە و دەتوانرێت لە ڕێگەی وایفایەوە کاری پێ بکرێت ئۆبێرە شایەنی ماڵی تۆیە ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی ڕەشەبامێ ڕەشەبا ئەم پانکەیە چییە بۆ منەهێنا زۆر گەڕێ لەوە بەهێزترمان دەست نەکەوت نا لەوە بەهێزتریش هەیە لاکێت فیلمی تۆڵی بە سیم 5 تێک 2 هەستە بڕۆ بەرە داگیرسێنە کات ئەوە بەرە کوژێنەرەوە نەفرە بنێر ئەوە کتەرە بێنێتەوە ئوبەر لە هێزدا تۆڕنادۆیە لە ساردیا بەستەڵێکی باکوور ئەپلیکەشنی بۆ دابەزێنە بە ئاسانی دایگرسێنە دڵنیا بوونینیە ئەو جبسەی وێنەی نییە کەرتامێکی بێخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە ئادەی پێم بڵێن چییە؟ جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە هەموو شتێک تەواوە بڵۆ بە ڕۆژە زۆر باشە ئێستا لەسەر ڕێگای کڕین زانە و دوکانە گوڵە بە ڕۆژەیەیە شێرکۆ نەبێ نەیەنی بڵۆ بە ڕۆژی شێرکۆیان نەبوو گڵۆ بە ڕۆژەی شێرکۆیە؟ بەڵێ هەر تامەکەی جارانی هەیە گوڵە بە ڕۆژەی شێرکۆ بە چامە خۆشەکەی جارە لەگەڵ گوڵە بە ڕۆژەی شێرکۆ سەیرانەکەمان جوانتر بووە دۆی میلکۆم شایستە بەخوانی تۆم دۆیەک 100% سروشتیە و لە شیری مانگا بەرهەم دێنرێت و بێمەوە حافیزەیە ئەگەر دەکەوێت دۆیەک بە تام و چێژی سروشتی تاقیب بکەیەوە ئەوە دۆی میلکۆم بکە بە هاوڕێی سفرە و خوانەکەت دۆی میلکۆم لە تاقیگەی تایبەت بە کارگە پشکنینی بۆ دەکرێت بۆیە دۆی میلکۆم هەردەم بە کواڵەتی بەرز بەرهەم دێنرێت دۆی میلکۆم لەلایەن کۆمپانیای سوودارەوە دابین دەکرێت و دەگەیەندرێت بەسەر جەم شار و شارۆچکەکان دۆی میلکۆم شایستە بەخوانی تۆم دۆی میلکۆم کۆمپانیای سوودار بریکاری سەرەکی لە کوردستان و عێراق
تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕست کاک محمود پێشناوبڕەکە باس لەوە کرد کە ئەو هەڕەشانی کە ئێستا دەکرێت بۆ تەسلیم نەکردنی نەوت ئەنجامیان نابێت یاخود ئەو داواکاریش هەیە بۆ هەڵۆشانەوەی دادگای فیدرالی لایەن پارتیۆ. ئێستا عێراق داوای لە هەموو کۆمپانیەکانی کە لە هەرێم ئیشەکەن داوای لێکردوون ئەبێ بچن بۆ بەغا لە مەحکەمە هینان لەگەڵاکەن ینی لیان نەپرسنەوە لە ڕاستیە. بەغا هینی وەرەقەی زەختی زۆرە لەسەر هەرێم جارێ بۆری نەوتەکەی ئێمە وەکو لە هینا لە ئاش وەتاڵەکەی 75 بەلوعی شۆڕشەکە بەدەست شاوە بوو گرتیەوە ئێستا بەلوعی نەوتەکە و هەرێمەکەش قورجی هەرێمەکەش بەدەست تورکیاوەیە. ئێران عێراق زۆر بە ئاسانی ئەتوانێت لەگەڵ تورکیا ڕێکەوێ. دەوڵەتێکی زاسیادەیە سەرۆتێکی زۆری هەیە و کێشەی ئاو لە بینیانە هەیە کێشەی ئەوەی خۆیان ناوێن ناوە ئیرهاب لە بینیانە هەیە کێشەی نەوت و غاز لە بینیانە هەیە ئەتوانن لەسەر کۆمەڵێشت ڕێکەوەن. ئێستا بەس هینە عێراق واز لە شکاتەکەی دادگای پاریس بێنێ کە ئەوە 3 ساڵ 4 ساڵ لەمەوە پێش 26 ملیارد دلار تەقدیر کراوە کە ئەوێت تعویزوا بە مانگی حەوت سەرێتی زیایی کردووە بەڵان ئێستا زۆری زیاد کردووە وا دەست پێەکەنەوە محکەمەکە کە دەستی پێکردەوە لە ڕاستیە مقدارەکە زیادەکە ئەو تورکیا و عێراق ئەتوانن لەسەر ئەوە ڕێکەون قورجی هەرێم بگرن ینی پێم نازانێ هەرێم بە چییە ئەنازێ ئەمە هەرێمیش نییە ینی هەموو هەرێم نییە گرروپێک لە ناو هەرێمە بە دیاریکراوی ئەوانەی کە مەلەفی نەوتیان بەدەستە و پێیان وایە ئەبێت تاوەکو دنیا ئاخرەت ئەبێ مەلەفی نەو لەدەست ئەوانە بێ و بۆ ئارزوێ بۆ شخڵی کە ئێستا تەعاملی لەگەڵاکەن ئاوا تەعاملی لەگەڵا بکەن بۆیان ناچێتە سەر لە نهایەتە خۆشیان زەرەکەن ویلەتەکەش زەرەکە هەرێمەکەشمان ئەوەنەی کە لاوازە بێ لەبەرەوە باشترین شتەوەیە لە ڕاستیە بڕۆن ڕێکەوین ئەجینا حکوومەتی عێراق بەردەوام ئێمەی بینین ئەو بەهێزترە بێ لە ئێمە بەردەوام ساڵ لە دوای ساڵ وەختێک کە عێراق دروستکرایەوە لە دوای 2023 تاکە هێزێک کە هێزی هەبووە بە پاوەر بە هەموو معنای کەلیمە تەنیا کوردووە کورد ڕۆڵێکی زۆر بەرچاوی لەناو ینی جێپەنجەی کورد لە ناو دەستوری عێراقیا زۆر بە ڕۆشنی دیارە ئەیتوانی هەموو شتێ بکە ئەو خاتە ئێستا وای لێ هاتووە حکوومەت تەشکیلەکرێ پرس بە کورد ناکەن چەند حکوومەت تەشکیل کراو لە ڕابردووە پرس بە کورد نەکرا لەبەر ئەوە بۆ وامان هاتووە لەبەرەوەی ئەوەی کاک محسن وتی لە ناو خۆمانە وەزعی هەرێمی کوردستان زۆر شلۆقە نەعەدالەتیەک گەیشتۆتە ئەو پەڕی نامساوەت گەیشتۆتە ئەو پەڕی فەساد گەیشتۆتە ئەو پەڕی زوڵم و ستەم گەیشتۆتە ئەو پەڕی باج و خەراجی دەسەڵات ڕۆژ لە ڕۆژ ینی فەردی ئەم مجتەماعی ئێمە هیلاک و بێزار ئەکا وەزعی لەناوە زۆر خراپە بەچیە ئەنازیوە هینە ئەم لودوەرزیە لەگەڵ هێزێکی گەورەیەک و عێراقاکە دەوڵەتانی عەرەبی لە پشتە لە عوزوی جامیعەی عەرەبیە عوزوی هینە UN عوزوی هەوەی ئۆپێکە یعنی ئۆپێک و ئۆپێک پڵاسیش ینی تۆ ئێمە بەچیە ئەنازین ئەمە بەس فو لە خۆکردنە لە وەختێکە لە پڕێکە ئەم فووە ئەوەی کە لە خۆی یەکە ئیتەقێنێ لە ڕاستیە باوەکو ڕفراندۆمەکەمان لێنێ نیوەی زیاتر لە نیوەی خاکی کوردستان بە خوێنی پێشمەرگە پارێزرا بوو لە کیسمان چوو بان مەلەفی نەوتەکەش بە یەکجارێکی لە کیس نەشێ بۆ باشترینیش ئەوەیە کە حکوومەتی ئیتیحادی تەدەخول کە هینەکان عەقدەکانی نەوت هین کاتەوە ئەمە بە تاڵان ئەبرێ بە تاڵان بە معنای کەلیمە تاڵان ئەبرێنەوەتی ئێوە غازیش خەریکن وای لێ بکەن باشە بەس بڵێن هەندێکیان پێیان وایە ڕاستکردنی نەوتەکە یەکسانە بە نەمانی قەوارەی هەرێمی یاخود لاوازبوونی زۆری نەوت ئەگەر ڕێبکەوی ڕێکەوتن جیایە و لێسەندنەوە جیایە ئەمەمانان هاوارەکەی بابە ڕێکەون تا لیان نەسەنوێنێتەوە ڕێبکەوی جیایە بەڵام لێ بسەرنەوە تەبان لێ بسەرنەوە ئیتر ئەبێ دانیشی بە دیار
بەدیار بەغاوە ڕحمە پێ بکە طبعا لانی کەم پێی دەسووریەمە حقوقە دەسووریەکانمان ئەمێنێتەوە لە ڕاستیە بەڵام ئەو امتیازاتانەی کاک محسین وتی ئێمە لە کۆنفیدراڵیەکی لە فیدرالی نییە لە هیچ وڵاتیشی دنیا 76 وڵاتی دنیا فیدرالیە بەم طریقەی ئێمە نییە ئەمەی ئێمە کۆنفیدرالیە بە علاقاتی خارجی هەیە سنووری خۆ بەدەستی خۆتەوە هێزی خۆتی هەیە نەوتە فرۆشی غازە فرۆشی علاقاتی دەولیەکەی پرس بە عێراق ناکەی بێگانە هێنیتە ناو وڵاتەکەەوە پرسی پێ ناکەی جێشی وڵاتێکی هێناوەتە ناو وڵاتەکەی ئێمەوە وڵاتەکەی ئێمە عێراقیانی بەگشتی هێناوتە ینی پێ دەڵێ با بەشتیوامەکە هەجوێ لێ ناگرن لەبەرەوە لە ڕاستی ئەمە لە کۆنفیدرالیش بە ولاوەترە سپاسم کاک موسین سەبارەت بۆی کاک محمود باسی دەکات لە فیدراڵێتە ئەم شێوەیە نیە کە هەرێم پەیڕەوی دەکات یاخود کە ینی ئەگەر بەم شێ مامەڵ لەگەڵ بەغدا نەکری لە نەوتەکە پێ دوایە لە سیاسەتی دەرەوەش لەگەڵ وڵاتان ئێمە پاشە کشێ دەکەین ما خودیارە ئێمە لە ڕووی دیبلۆماسیەوە زۆر زەعیف بووینە ینی خودیارە ئێستا دەوڵەتەکانی گەورە و دەوروبەر دەزانین چون ڕەفتار لەگەڵ ئێمە دەکەن چونکە ئێمە نەمانتوانێت و دەرفەتە بەکار بێتەوە لە دوای شەڕی داعش و هەمان شت مشکلەی کورد ئەوەیە حەزبەکانی کوردی خەون دەبین ئەوی بەرامبەر زەعیبیت بەڵام ئەو هەوڵ نەدات خۆی بەهێزکەن بە هەمان شێوە کورد خەون دەبینێت بەغدا لاواز بیتن بەڵام هەوڵ نەدات خۆی بەهێز کە ناو ماڵی خۆی ڕێک بێقیتن لەبەرەوە ئێستا ینی ڕەوشی کورد لە ڕووی سیاسیوە لاوازە لە ڕووی دیبلۆماسیەوە لاوازە لە ڕووی ئەوبوریشوە لاوازە چونکی ئەساساً بنەمای ئەم دروستکردنەوە بنەمای ئەو بەردەوامیە بنەمایەکی حاڵات دەرەنجامەکەش حاڵات دەردەکەوێتن ئەو کۆژداری نێو دەوڵەتەکان ئەوەی کۆژداری دەدرێت پلاسکارتیش لە ئەنجومی یاسایش باسی دۆخیارێمی کردبوو ئەو هۆشداریانە ئەوەیە کە لاسی نێودوڵەتیش ئەم نەسەڵاتە بێزراوە لەسەڵاتی کوردی ینی مشکلەی کورد کە ڕفتار دەکات بیر ناکاتەوە کە دنیا بۆیە گوندێک کە لە ڕێگەی تەکنۆلۆژیا هەمووش خەڵک هەموو شتێک دەبینیتن قۆنسڵیاتی زۆر وڵات لە هەولێر هەیە کە هەموو ئەوانەژی خەڵکی خۆیان هەیە ڕاپۆرت دەنووسن ڕۆژنامە نووس هەیە بە ناوی جیا کە هەموو شتێک بڵاو دەکەنە بەداخەوە کورد دەسەڵاتی کوردی زیاتر وەک شکەوت وەک لە شکەوتێکدا ڕفتار دەکات لەبەرەوەی ئێمە دەبینین ینی ئەوەی وەختی خۆی ئۆلبەڕایت کە 1970 بوو کە مامجاکە بەسەوتی بڕ تۆقە لەگەلێکتر بکەن دوای نزیکی 20 ساڵ زیاتر ئەوجا ئەوەی UN دەڵێتن وەرن خوتام بکەنەیە کەواتە ئێمە نەسوود لە ئەزمموی خۆمان وەردەگیرن لە سوود لە ئەزمموی خەڵکتە وەردەگیرین نەخۆمان دەتوانین خۆمان بەڕاستی بە تەواوی ئیدارە بکەین نەخۆمان گوێ لە خەڵکێک دەگەرین کە دوستانی ئێمەنە کە چۆن خۆمان ئیدارە بکەین ئەو ئێستا لە دەرەوە وێنەی هەرێم وێنی دەسەڵاتدارێن وێنێکی ناشیرنە لە دەرەوە لە ڕێکخراوەکان بێت لە باری مافی دیارە کە بەرپرسەکانی هەرێم دێنە ئەوروپا دەبینن ڕەواندی کورد چۆن ڕفتار لەگەڵ دەکەتن و ئەوانەش دنیا بە گوندێک هەموو شتێک دەبینن خۆ دیارە لە سەردانەکان و لە هاتوون و چوونەکان کە هەرێم ینی ڕەوشی هەرێم لە ڕووی مافی مرۆڤ و دیموکرات لە دەرەوەی کوردستان چوونە بەداخەوە کورد نەیتوانێت لە هیچ بۆرەێکدا سوود لە ئەزمموی خۆی وەرگیت لە کوێ شکستی هەڵەکانی ئێمە چین لە باشووری کوردستان لەگەڵ کە دوایی بڵین بۆتەوەی شکست هەڵەکان لە بواری لەگەڵ بەغداد بێت لە ناو خۆ بێت وەڵان کە بەرز دێڵێت نەتوانراوە سوود لە دەرفەتەکان بێت ینی مەسەڵەن ئەوە 30 ساڵە کورد حکم دەکەن بەڵام یەک هەنگاو نەچوینە پێش پشت چوینە بە پشتەوە ینی چوینە ئەوە 30 ساڵە کورد حکم دەکەت نەیانتوانیوە هیچ بۆوارێک دروستکەن کە کورد یەک بگرن نەیانتوانی ئاو و کارەبا داوم میکرد نەیانتوانیوە شتی زۆر سەرەتایی ژیان موچەح فڵان شت ینی بوو پشتەوە چوینە کورد پێشەوە نەچوون دەبووە ئەم 30 ساڵە و گرنگی دنیا بۆ هەولێر و بۆ کوردستان دەبووە سوود لەوە وەرگرت بە بەڵام بەداخەوە لە جیاتی ناکوکی و ملچکاندنی یەکتر خەریکی ئەوان بوون خەریکی ئەو نەبوون کە دەوڵەتداریەک دروستکەن دەوڵەتداری دروست نەبوو باسی ئەوەی کرد مەسەلەن تهدید لەسەر نەمانی هەرێمە لە ڕێگەی دەستور و قانونەوە هیچ هێزێک ناتوانێتن هەرێم لە ناوبەت دەتوان لە ڕێگەی قووەت چونکە لە دەستور دەوان دەستوروان وسراوە کە هیچ کەسێک ناتوانێت ئەم ئەزمونە لە ناوبەت لە ڕووی قانونیەوە دەمیتەوێت لە ڕووی هێز هەمیشە دەتوانن ئەوە لەوەش باسمان کرد ئێستاش دەرەنگ نییە کە کورد لەگەڵ ئۆپۆزیسیۆن و دەسەڵات ڕێک بکەون فۆرمێک بدۆزنەوە بچن لەگەڵ بەغدا دانیشتن تەنیا چارەسەری ملەتی کورد لە بەغدایە ئەوانی تر تەنیا بوو بەرژەوەندی حزبە بەڵام بەرژەوەندی کورد لە بەغدایە باشە بەس سەبارەت بە ئێستا کێشەی بڵێن لە وڵاتێکی نەوتیدا ئێستا ئاسایی کێشەی بانزینە ئێستا بانزین زۆ گران بۆ تقریبا نزیکەی سێقاتی بەغدایە کێشەی موچە هەیە کێشەی خزمەت گوزاریە ئەو هەموو داهاتە هەبێت
بەڵام ئەو کێشانە سەرتاییان هەبێت یعنی ئەگەر نادات پەروەری هەبێت و ئەگەر گەندەلی هەبێتن و ئەگەر هیچ اعتیبارێک بوو شەهید و بوو ملەت و بوو پێشمەرگە بوو مێژوویەک نەبیتن هەموو شتێک دەکرێتن یعنی خۆمان دەزانین مادام گەندەلی هەیە گەندەلی سنووری نییە پارەژی سنووری نییە لەبەرەوە وای کردووە کە ئیتر هەموو داهاتەکان بوو حەزب بچیت داهاتەکان بوو حکومەت نەچێت پێ دوایە دەرفەتی چاکردن ماوە ئەم سیستەمە یاخود ئەگەر ئەراوە بەردەوام بێ لەسەر گەندەڵە دەژڕوخێت ینی کورت ناتوانێتن چاکسازی لە خۆی دابکەن بێ ئەوەی چاکسازی لە دەوروبەر بکرێتن ینی ئێمە چونکە ئێمە هیچ ناوەندێکی فکری سیاسی ئابووری بەهێزمان نییە لە دەرەوەی مەسەلاً بژین تورکیا و سووریا و عێراق و ئەم چوار دەوڵەتە ئێمە لە دوور نزیک لەژێر کارتێکی دنی ئەوەنە بەر نێگاتیڤ و پۆزیتیڤ. سپاس دەکەم کاک مەحموود سەبارەت بە زیانەکانی نەوتی هەرێم ئەگەر بەم شێوە بەردەوام بێت زیانی زۆرە لەسەر ئابووری هەرێم بێت تا لەسەر سوتەمەنی ئەوانش بێستە ئەمڕۆ هەر خۆ پیشاندان بوو بۆ بانزین گرا بووە لە زستانە نەوتی سپینیە کێشەی غاز هەیە ئەمە حوهەش ساڵێک لەمەوە پێشەنێک سەرقەڵەمم نووسیوە لەسەر نەوت و ئەوانە لە ڕاستیە ئێستا بیرم کەوتەوە بۆی نەرویج ساڵی هەفتاویەک پەرلەمانی نەرویجی هینێکی وە سێرنامەیەکی دەرکردووە پێوترێەوە سەرنامەی دەخاڵی بۆ حکوومەت داناوە لە هەفتاویەکەوە تاوەکو ئێستا حکوومەتی نەرویجی ناتوانێت لێ دەبچێت ناجحترین وڵاتی نەوتیش لەسەر ئاسی هەموو دنیا نەرویجە باشە طبعا دەخاڵە درێژە بیخوێنمەوە پوختەکەی چیە بڵین پوختەکەی نەوتی نەرویجی تۆ باسی نەبوونی بنزینی کرد ئەوە بیری خستمەوە پەرلەمانی نەرویجی بە حکوومەت ئەڵێ ئەبێ هەرچی پێویستیەکانی داخلی هین هەیە لە مشتەقاتی نەوت ئەبێ میلەتەکەی خۆمان تێبوو بێ ئەنجات و باقیەکەی لێریتە دەرەوە لێرە هەموو ئەفرۆشن یان بە بازرگان و بە میلەتەکەی خۆمان بە دووقاتی فرۆشێت و بازرگەکانی دەوری خۆیان طبعا ئاوای لێت ئێمە پارەی نەوتیشە لە نەرویج بۆچی وا ناشرین بووین کاک محسین هەنێکی وت با من هەنێکی کەشی بۆ زیاد کەم 10 ساڵە 4-5 وڵاتی گەورەی دنیا خەریکن پێشمەرگە یەکێتی و پارتی تێکەڵاوکەنەوە بۆیان ناکرێت ئەو هەموو پارەیە ئێن بە پێشمەرگە هەموو مانگی 25 میلیۆن دۆلار ئێن بە پێشمەرگە لە چەند جاریان لیوای بەحساب تێکەڵاو کردو ئەوانە و فەشەلی هێنایەوە چەند ساڵە لەگەڵمانە خەریکن مافی مرۆڤ تەماشاکە کەیسی بادینان چەند زەرەری لە کەیسی گیرەوانی بادینان چەندی زەرەر لە سومعەیەم هەرێمەیە کەیسی بادینان کەیسێکی لە 100 سیاسیە لە ئەلفی هەتایە ئیناقانونی لەگەڵ ئەو خەڵکە کراوە طبعا قنسوڵەکان ڕۆشتون لە دادگاکانە بەشداریان کردوون منەظەماتی حقوقی ئینسانی عالەمی ڕۆشتون لە دادگاکان بینی ئەو مەزەلەیە لەم دادگانی لە دادگاکانی هەولێرە بەرامبەر گێراوەکانی بادینان کراوە لە تاریخە ڕەنگە نمونەی نەبوو بێت لە سەردەمی هینا عەسری حەجەریش محکەمەی وان نەبووە لە ڕاستیش بگەڕێتەوە بۆ مهدی هەزارە و قانون کە عێراق حەموڕابی 500 ساڵەوە پێش محکەمەکانی چەند نایابووە ئێستا محکەمانی لە هەرێمی ئێمە هەیە یعنی هەموو دنیا ئەم نمونە ناشرینانە لە ئێمە بینیە پەرلەمانەکەمان تەماشایکە بە حیزب کلیلی دەرگاکەی کلیلەیە ئەندامێکی پەرلەمان دەرگاکەی کلیلەیە ئەندام پەرلەمان لە ناو هینا پۆلیس ئەیاتە بەر شەق ینی هەموو ئەمانە ئەوان بەچاوی خۆیان ئەبینین و میدیای وەکو کاک مەحسین وتی دنیا بووە بە گوندێکی بچکۆلە هەموو ئەو ڕەفتارانەی لەم هەرێمەی ئێمە ئەکرێ تاڵانی نەوت هەمویان ئاگاداری تاڵانی نەوتن لەبەر ئەوە ئاگاداری ئێنانی بێگانن ینی لێرەوە ئێران یەت هینمانەکە بۆردمانمانەکە کەس ناتوانێت قسە بکە لەو لاوەجێشی تووشی هاتۆ نزیکی هاتۆتە سنووری هەولێر لە مووسڵ و دهۆکی تەجاوز کردووە هاتۆتە سنووری هەولنەک بەرامبەری ناوەستین بەڵکو چەکداری هەرێمەکەی خۆمان پێشیانەکەوێ لەو دۆڵۆهینەکانیان ینی چاوساغیانەکە بۆ داگیرکردنی وڵاتەکەی خۆمان لەبەر ئەوە چۆن احترامن دەمێنێتەوە ئۆکرانیەکان بۆ احترامیان هەیە تەماشاکە بەسەر پێرە تەقریرەکەم بینی عسکرێکی هین لە حساسترین نقطەی شەڕایە 100 مەتر لە بینی ئەو جێشی هینایە
ئەڵێ من سوپاس دەکەم ئەترسم حکوومەت شەڕ ڕاگرێت لەم لەحزەیە لەو لەحزەیە خۆی قابلی تێکشوونە بەس ئەڵێ ئەترسم شەڕ ڕاگرێت لە سپاس دەکەم کاک حوسێن زۆر بە کورتی گەر خۆیان چاک نەکەن ئەم دەسەڵاتە لە ناو دەچێت سەڵات یاری والله ما ئەگەر ئەمێ ئەزمموی شێخ مححمود و مهابات لە بەرچەوە بگرین کۆمەڵە خاڵی هاوباشە لەگەل هەرێمژ بەداخەوە دەبێت هەرێم زۆر بە هەلە ئەنی ئاورێک لە کۆمەڵەشت بدەتن و فۆرمێک بدۆزیتەوە بۆ لەگەل بەغدا ڕێککەوت ئەگەر نا ڕۆژیمە بەرەو خراپی دەچێت سپاس دەکەم سپاس بۆ هەر وڵاتە سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بە هاوکارانم خواتان لەگەڵ دەستان خۆش